هەمیشە داوای هەبێ، هەمیشە خاستی هەبێ، هەمیشە بگەڕێ ببینێتەوە مێتۆدەکان شێوازەکان ئەو شتانە بێنێتە گۆڕێ بۆەوەی کە جموجۆڵی سیاسی و مەدەنی و مافخوازانەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان نەکەوێ. جا ئایا لە تاران جێبەجێ دەکەن یا جێبەجێ ناکەن ئینتزاراتێکی زۆر نییە، ئێمە دەبێ مەوزوعمان هەبێ بینە گۆڕێ. لەو پەیوەندێدا ئەگە پزیشکیان شتاشی کوتوێ کە من پێم وایە ئەمەلی نابێ، هەر کاتی خۆی کوتم ئەمەلی نابێ، بەڵام ئێمە دەبێ بە دوایاندا بڕۆین، بە دوایاندا بڕۆین ئەو نظامە بە چالیش بچێشتێ لە نێوە خۆی وڵاتدا. ترا پێشبینی وەناکەم لە سیستەمی قانونی ئەساسی جمهوری ئیسلامی و دەسەڵاتی مطلقەی وەلی فەقێدا تەغییراتێکی وا ڕووبدا لە خاتەمیەوە تا ئێستا ئێمە بە تاقیمان کردەوە، بەس ئەوە نابێ ببێتە هۆی ئەوە کە ئێمە دەست لە سەر دەستدانین لە نێوە خۆی وڵات خەبات و تێکۆشانەکانی خۆمان کە بەخۆشیەوە لە ئەوجی خۆیدا لە جموجۆڵی مەدەنی ئەوانە ڕابگرین. و لێرەدا پێشە داوای هەبێ، هەمیشە خاستی هەبێ، هەمیشە بگەڕێ ببینێتەوە مێتۆدەکان شێوازەکان ئەو شتانە بێنێتە گۆڕێ بۆەوەی کە جموجۆڵی سیاسی و مەدەنی و مافخوازانەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان نەکەوێ. جا ئایا لە تاران جێبەجێ دەکەن یا جێبەجێ ناکەن ئینتزاراتێکی زۆر نییە، ئێمە دەبێ مەوزوعمان هەبێ بینە گۆڕێ. لەو پەیوەندێدا ئەگە پزیشکیان شتاشی کوتوێ کە من پێم وایە ئەمەلی نابێ، هەر کاتی خۆی کوتم ئەمەلی نابێ، بەڵام ئێمە دەبێ بە دوایاندا بڕۆین، بە دوایاندا بڕۆین ئەو نظامە بە چالیش بچێشتێ لە نێوە خۆی وڵاتدا. ترا پێشبینی وەناکەم لە سیستەمی قانونی ئەساسی جمهوری ئیسلامی و دەسەڵاتی مطلقەی وەلی فەقێدا تەغییراتێکی وا ڕووبدا لە خاتەمیەوە تا ئێستا ئێمە بە تاقیمان کردەوە، بەس ئەوە نابێ ببێتە هۆی ئەوە کە ئێمە دەست لە سەر دەستدانین لە نێوە خۆی وڵات خەبات و تێکۆشانەکانی خۆمان کە بەخۆشیەوە لە ئەوجی خۆیدا لە جموجۆڵی مەدەنی ئەوانە ڕابگرین. و لێرەدا پێشە داوای هەبێ، هەمیشە خاستی هەبێ، هەمیشە بگەڕێ ببینێتەوە مێتۆدەکان شێوازەکان ئەو شتانە بێنێتە گۆڕێ بۆەوەی کە جموجۆڵی سیاسی و مەدەنی و مافخوازانەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان نەکەوێ. جا ئایا لە تاران جێبەجێ دەکەن یا جێبەجێ ناکەن ئینتزاراتێکی زۆر نییە، ئێمە دەبێ مەوزوعمان هەبێ بینە گۆڕێ. لەو پەیوەندێدا ئەگە پزیشکیان شتاشی کوتوێ کە من پێم وایە ئەمەلی نابێ، هەر کاتی خۆی کوتم ئەمەلی